بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەم سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لێرە و لەوێ هۆکارەکانی ڕیش سووتاندنی مامۆستای ئاینی و دەرکردن و دوورخستنەوەی لە ئەرکەکەی و فڕاندنی و بێسەر و شوێنکردنی و تا ڕادەی تیرۆرکردنی ئەو هۆکارانن کە کۆمەڵێک کەسی نابەرپرس دەیگرنەبەر بۆ کەمکردنەوەی ڕێز و شکۆی مامۆستایانی ئاینی یا بۆ بە ئامانجکردنیان. لە کۆمەلگەی کوردیدا ماوەیەکە لەلایەن کۆمەڵێک کەسی نابەرپرسەوە مامۆستایانی ئاینی کراونەتە ئامانج و بە جۆرێ لە جۆرەکان ئازار ئەدرێن و شکۆ و کەسایەتیان دەخرێتە ژێر پرسیارەوە. بە جۆرێک لە ماوەی ڕابردوودا مامۆستای ئاینی کە پێی دەگوترا مەلا لە نێو کۆمەڵگەدا وەکو قوتب و وەکو قودوە و سەرکردە و ڕێبەرێکی گەورەی خەڵک سیر کراوە. تەنانەت لە لادێکاندا هەموو شێوازێکی ژیان و کاراسانی بۆ مامۆستای ئاینی کراوە، چونکە بە جۆرێ لە جۆرەکان مامۆستای ئاینی بە مقەدەس سیر کراوە لە نێو کۆمەڵگەدا بەپێی ئەو سیفەتەی کە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خودای صلی الله علیه وسلم لە سنگی خۆیدا هەڵگرتووە. پارێزبەندی مامۆستایانی ئاینی لە هەرێمی کوردستان تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. شوێنی ڕاستەقینەی مامۆستای ئاینی کوێیە؟ چۆن دەبێت شکۆی مامۆستای ئاینی بپارێزرێ؟ ئەرکی کێیە شکۆ و ڕێز و شکۆی مامۆستای ئاینی بپارێزێ و نەیەڵێ هەر کەسێکی نابەرپرس و نامەسئول ڕۆژانە هەستێت بە میزاجی خۆی و بەویستی خۆی سوکایەتی بەم توێژە زیندوەی کۆمەڵگەکەمان بکە. مامۆستای ئاینی لە ڕابردوودا چ زیانێکی بە یەکڕیزی و تەبایی و یەکبوونی کۆمەڵگەی کوردی گەیاندووە تاوەکو ئێستا ببێتە نیشانە لە بەردەم گولەی ناحەزان و نەیارانی میلەتەکەمان. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە پارێزبەندی مامۆستایانی ئاینی میوانداری زۆر بەڕێز مامۆستا ناسر مستەفا بانگخوازی ئیسلامیم کردو. مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ جەناب. مامۆستا سەرتا پێم خۆشە لەو پرسیارە دەست پێ بکەم زانی شوێنی ڕاستەقینەی مامۆستای ئاینی کوێیە و چ شوێنێکە؟ لە شۆڕشەکانی کووردا هەمیشە سەیرەکەین مامۆستای ئاینی پێشڕۆ و ڕێبەر و ڕێنیشاندەری خەڵکە. مامۆستای ئاینی ئەو کەسێک کە شۆڕشەکانی گەیاندۆتە لووتکە، گەیاندۆتە ئەوجی ئارامی بۆ ئەوەی میلەتەکەی لە ئارامی و خۆشبەختیا بژیم. لە ئێستاە ئەبێ شوێنی ڕاستەقینەی مامۆستای ئاینی کوێ بێ و چۆن سەیری مامۆستای ئاینی بکرێ؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وآله وصحبه أجمعين. سرتا زۆر سپاس بۆ جەنابت و بۆ بەرنامەکە و بۆ کەناڵە بەڕێزەکەتان. طبعا مامۆستایانی ئاینی ئەو جیلەن کە لە سەرەتاوە کە ئەچنە بەر خوێندن و خوێندنی علومی شەرعیە خوێنن هەر لە خزمەتی کۆمەڵگاکە و میلەتەکەی خۆیانان لەو کاتەوە کە ئەبنەیەکێک لەو کەسانەی ئەگەر کابرا بیەوێ ژنێک داخوازی کا لە ڕێی مامۆستایەکی ئاینیەوە ئەیکا و کاتێک کە ژنی مارە کرد مامۆستای ئاینی بۆی ماراکە، کاتێک کە منداڵی بوو مامۆستای ئاینی ئەو منداڵی بۆ ناوەنێ، کاتێک کە گەورە بوو لە هەموو کێشەکانی ژیانیانە مامۆستای ئاینی لە کۆمەڵگای ئێمەدا لە پێش هەموو جیلەکانەوەن و بۆ هەموو خۆشی و ناخۆشیەکان مامۆستایانی ئاینی بەکاردێنن و مامۆستایانی ئاینی بەبێ بەرامبەر و بەبێ مقابل لە خزمەت میلەت و شەعبی خۆیانان بەڕاستی. بۆیە لە بەرامبەر ئەمەدا کە مامۆستایانی ئاینی ئەوەندە دڵسۆزی میلەت و گەلەکەی خۆیانن بەڕاستی لە بەرامبەر ئەم گەورەیەی مامۆستایانی ئاینیدا ئەبێ گەل و میلەتی کوردەواریش بەڕاستی بەو شێوەیە ڕێز و تەقدیر لە بەرامبەر مامۆستایانی ئاینیدا لە بەرامبەر ماندووبوونی مامۆستایانی ئاینیدا مامۆستایانی ئاینی بەردەوام 24 سەعاتە لە دەوامان. کابرا جاری وایە سعات 2 شەوە جەنازەیەکی پێ دێ لە دەرگای ماڵی مامۆستای ئاینی ئەیە و مامۆستا مزگەوتی بۆ بکەرەوە و کفنی بۆ حازرکە و مردوشۆری بۆ بێنە و یعنی لە هەموو ناڕەحەتیەکانی ژیانی خەڵکە مامۆستایانی ئاینی بەردەوامن. ئەگەر هەر مۆزەفێکی تر لە هەر دایرەیەکی تر ئەگەر کاتی دەوامەکەی تەواو بوو یعنی بچووکترین ئیش یا هەتا گەورەترین ئیش
ئیشت پێی هەبێ کابرا تەماشای سعاتەکەیەکە و ئەڵێت بەڕاستی دەوامەکەم تەواو بوو بەڵام مامۆسایانی ئاینی لەگەڵ ئەمەدا کە 24 سعاتە لە خزمەت خەڵکدان بەڵام ڕەچاوی ئەوە ناکەن کە ئەمە ئەم کاتە کاتی دەوامێتی ئەم کاتە کاتی ئیسراحەتێتی بەڵکو هەموو کاتەکانی ژیانی مامۆسایانی ئاینی بەڕاستی لە خزمەت خەڵکان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی ئەم کابرایە مسلمانە و 5 فەرزە دێ بۆ مزگەوتەکەی نوێژەکە کەسێکی تر نایە و هەر دراوسەی مزگەوتە بەڵکو لەوانەیە ئەو کەسەی کە لە هاتوچۆی مزگەوت ناکە کاتێک کە پێویستی بە مامۆسای ئاینیە مامۆسای ئاینی زیاتر و بە گەرم و گوڕتر بچێ بەدەم ئەو کەسەوە کە کەمتر هاتوچۆی مزگەوت دەکا بۆیە مامۆسایانی ئاینی لە بەرامبەر ئەم دڵسۆزەیان بۆ میلەت و بۆ شەعب و بۆ گەلی خۆیان بەڕاستی چەندە لە خەم گەل و میلەت و شەعبەکەی خۆیانان ئەبێ خەڵکی بە ئەو بە چاوێکی بەرز و بە قەدر و بەگرانەوە تەماشای مامۆستایانی ئاینی کرد. مامۆستا ئەمە ئەرکەکانی مامۆستا دڵسۆزیەکانی مامۆستای ئاینی بوو لە کۆمەڵگەی ئێمەدا بەرامبەر بە جەماوەر بەرامبەر بەو پەیامی کاڵی گرتووە. ئەی مافی مامۆستای ئاینی چییە؟ چۆن ئەبێ مامۆستا لە بەرامبەر ئەرکەکەیدا مافێکی شیە بێەوە مافێکی بۆ دیاری بکرێ؟ طبعا مامۆستایانی ئاینی ئەگەر دیقەتی قورئان بدەین خوای پەروەردگار سبحانه وتعالى باسیانەکە و فەرمی يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. خوای پەروەردگار سبحانه وتعالى قدر و پلە و پایەی زانایانی ئاینی بەرز کردوتەوە. ئەگەر ئێمە خۆمان بە شوێنکەوتوی قورئان بزانی خۆمان بە مسلمانی ڕاستەقینە بزانی خۆمان بە شوێنکەوتوی پێغەمبەر بزانین عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ لە تەماشاکردنمان یاخود لە تێگەیشتنمان بۆ دەقەکانی قورئان و بۆ دەقەکانی سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێز لە مامۆستایانی ئاینی بگرین. ئەگەر دیقەت بگرین خوای پەروەردگار لەگەڵ خۆی و لەگەڵ مەلایکەتەکانە باسی ئەهلی عیلمەکە کە ئەفەرمێ شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. خوا سبحانه وتعالى باسی ئەوە ئەکا خوای پەروەردگار و مەلایکەتەکان و ئەهلی عیلم شایەتی ئەوەی شایەتی یەکتاپەرستی خوای پەروەردگارەیەن تاک و تەنایی خوای پەروەردگارەیەن کەواتە کە زانایانی ئاینی و ئەهلی عیلم ئەوەندە دەرەجە و پلە و پایان بەرز بێ خوای پەروەردگار ئەوەندە دەرەجە و پلە و پایی بەرز کرد بێتنەوە ئەو کەسانەی کە خۆیان بە شوێنکەوتوی قورئانە زانن خۆیان بە شوێنکەوتوی پێغەمبەرە زانن عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ لەم ڕوانگەیەوە تەماشای قەدر و پلە و پایی مامۆستایانی ئاینی بکەن. ئەگەر دیقەتیش بگرین لە کوردەواری خۆمانە ساڵەکانی زوو ئەیانگوو ئەگەر هەر کەسێک لە ڕۆیشتنی شابەڕاستی پێش مامۆستا بکەوێ لەوانەی بۆ تەلاقەکەی زەرەری هەبێ و تەلاقی پێ بکەوێ. یعنی لە کوردەواری خۆمانە ساڵانی زوو خەڵک مامۆستایانی ئاینی زۆر ڕێز و قەدرێکی تایبەتیان هەبوو لە ناو کۆمەلگادا بەڵام ئێستا بە ناوی عەولەمە و پێشکەوتن و بە ناوی ئەوەی کە سیاست و ئەو شتانەی ئەمڕۆ لە باون خەریکە قەدر و پلە و پایی زانایان بەڕاستی کەمە بێت. مامۆستای ئاینی لە نێوان دوو سەردەمدا سەردەمێک لە لادیەکاندا بۆنمونە مرۆڤەکان ئامادە بوون لە پەنای ماڵ خۆیانە ماڵی مامۆستای ئاینیش ئاوەدان بکەنەوە تەنانەت خێزانیشی بۆ بهێنن بۆنمونە هەموو جۆرە بژێویەک لە خواردن و گەرما و سەرما بیپارێزن لە سەردەمێکا کە ئێستا بۆمە بەم جۆرە بێڕێزی بەرامبەر بە مامۆستای ئاینی ئەکرێ ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە جەناب وەکو مامۆستایەکی ئاینی سەردەمەکە گۆڕاوە پەیوەندی بەوە هەیە بۆمنە سەردەمێ خەڵک زیاتر حەزی لە خواپەرستی و لە ئیسلام دۆستی و لە مەلا دۆستی بوو یان بۆمنە پەیوەندی بە ڕۆڵی مامۆستای ئاینی خۆیەوە هەیە هۆکاری ئەم دوو سیرکردنەی کۆمەڵگەکان کۆمەڵگەی ڕابردوو کۆمەڵگەی ئێستا بۆ مامۆستای ئاینی بۆچی ئەگەڕێتەوە؟ وڵای ئەگەر دیقەت بگرین مامۆستایانی ئاینی چۆن لە ڕابردوودا لە خزمەتی شەعب و میلەتەکەی خۆیان نابوون بەوەی کە پێیان کراوە لە دڵسۆزی لە نەسیحەت و ئامۆژگاری لە خزمەتی میلەتەکەی خۆیان کەم تەرخەمیان نەکردووە و ئێستاش ئەگەر دیقەت بگرین بەڕاستی ئەو مامۆستایانەی کە بەڕاستی شوێنکەوتەی قورئان و سونەتن شوێنکەوتەی دینی پیرۆزی ئیسلامن بەڕاستی کەم تەرخەمی ناکەن لە خزمەتکردنی میلەت و شەعبەکەی خۆیانە بەڵکو لە هەموو ناڕەحەتیەکانە لەگەڵ گەلی خۆیانان لە هەموو ناڕەحەتیەکانە لە پێش شەعب و گەلەکە و میلەتەکەی خۆیانەوەن بەڵام من ئەوەندە ئەڵێم لەوانەیە ئێستا مامۆستایانی ئاینی بەوەی کە لایەنە سیاسیەکان زۆرن کۆمەڵێک مامۆستا بەش بوو بن بەسەر لایەنە سیاسیەکانە و خەڵکانێکیش تەماشای مامۆستایانی ئاینی ئەکەن هەر کەسە و لە دیدگای حیزبەکەی خۆیەوە ئەم مامۆستایە لە حیزبەکەی ئەمە بە چاوێکی دۆستایەتی و برایەتی تەماشایەکە بەڵام ئەگەر مامۆستایەکی تر زۆر لەم مامۆستایی ئەم لە حیزبەکەی ئەمانیە بەڵام زۆر دڵسۆزی نیشتیمان و خاک و وڵاتەکەی خۆیەتی بەڵام مادەم لە حیزبەکەی ئەمانیە بە چاوێکی سووک و بە چاوێکی
یعنی بێنرخانە تەماشای ئەم مامۆستایەکرێ. بۆیە من قەناعەتم وایە بەشێک لەوەی کە ئەمڕۆ سوکایەتی بە مامۆستاکانەکرێ لەم لەولا لە مزگەوتەکان دەرەکرێن، سوکایەتیان پێ ئەکرێ، پەلاماریان ئەدرێ، لێیان ئەدرێ، تەقەیان لێ ئەکرێ، شەهید دەکرێن، بەڕاستی بەشێکی پەیوەندی بە سیاسەتی حیزبەکانی ئەمڕۆ هەیە. بەڵاتە مامۆستا کۆمەڵگەی کوردی هێشتا بە چاوی ڕێز و شکۆ و حرمەتەوە سەیری مامۆستای ئاینیەکە. هێشتا پێی وایە کە مامۆستای ئاینی ئەو پێشڕەوە دڵسۆزەیە کە میلەت بەرە و ئارامی و خۆشبەختی و ئاسوودەیی و بۆ نمونە ئارامیەکان ئەبا. ئەوەی کە مامۆستای ئاینی سوکایەتی پێئەکاوە ڕیشی ئەسووتێنێەوە دەری ئەکاوە ئێرفێنێەوە تا ڕادەی کوشتن ئەیبا، ئەمە سیاسەتێکی قێزەونی حیزبایەتیە کە وای کردووە مامۆستای ئاینی ئەو ڕێز و شکۆی نەمێن. ئەگینا میلەتە موسڵمانەکەی کورد هەر خۆی هەمیشە هەر ئەو قودسیەت و ڕێز و حرمەتەر بۆ مامۆستای ئاینی هەردانێ. بەڵێ بەبێ گومان ئێمە گەرتی قەت بگرین هەر لە سەرەتای هاتنی پیرۆزی ئیسلامەوە میلەتی کورد یەکێک بووە لەو شەعبانە لەو میلەتانە لەو گەلانەی کە بەبێ شەڕ موسڵمان بووە و لە دوا ئەوەش بەڕاستی لە سەدەکانی پێشوودا مامۆستایان و زانایانی ئاینی پێشەوە و پێشەنگی هەموو ئەو خزمەت گوزاریانە بوون کە بۆ گەلی کورد یاخود بۆ میلەتی کورد کراوە. بەڕاستی پێشەوا بوون لە هەموو خەباتەکانە بەڕاستی زانایانی ئیسلامی. بەڵام ئەوەندە هەیە ئێستا ئێمە ئەگەر دیقەت بگرین هەموو گەلی کورد ئەو کەسانی کە بەڕاستی کەسێکن لە سیاسەتەوە دوورن هەمویان بە چاوێکی مقدس بە چاوێکی ڕێز و شکۆمەندی بەڕاستی تەماشای مامۆستایانی ئاینیەکەن بەبێ جیاوازی. بەڵام ئەوانەی کە دەستیان داوەتە سیاست یاخود لە ناو سیاستان بە سیاسەتی حیزبێک هەڵە سوڕێن بەڕاستی ئەمانە مامۆستایانی ئاینی پۆلێنەکەن بۆ ئەوەی کە ئەمە لەم حیزبەی خۆیەتی ئەمە لەم حیزبەنی ئەمە خزمەتی میلەت دەکا یاخود خزمەتی میلەت و شەعبەکەی خۆی ناکە و خزمەتی وڵاتەکەی خۆی ناکە. لە هەمان کاتە مامۆستایانی ئاینی ئەوەی کە پێیان کرابێ لە هەموو ناڕەحەتیەکانە لە هەموو خۆشیەکانە لە پێشەوای میلەت و شەعب و گەلەکەی خۆیانەوە بوون بۆ هەموو خۆشیەکان و لە هەموو ناڕەحەتیەکانە. بەڕاستی بەڵێ مامۆستا وەک ئاماژەمان پێدا لە ماوەی ڕابردوودا کۆمەڵی هۆکار گیرانە بەر بۆی مامۆستای ئاینی بکرێت تا ئامانج ئەچنە مزگەوت و بەرچاوی نوێژ خوێنەکانیەوە بە چەرخ بە ئاگر ڕیشی مامۆستا ئاگر تێبەرەدەن لە وەزیفە و شوێنی ڕاستەقینەی خۆی دوورەخرێتەوە و بەرکەنارەخرێت لەوە چێ مەلایەکی دەمچەورکراوی حیزبی لەگەڵ ڕێزمان بۆ جەناب تەواوی مامۆستایانی ئاینی ئەخرێتە شوێنەکە یان بۆونە مامۆستای وامان هەیە ئەڕفێنرێت و تا ئێستاش بێ سەر و شوێنە و کەس نازانێ تەنانەت لە کام لای حیزبی سیاسیەوە ڕفێنراوە. تا ڕادەی مامۆستا کوشتنی یان تیرۆرکردنی مامۆستای ئاینی وەکو چەند حاڵەتێ لە ماوەی ڕابردوودا بینیمان. بە بڕوای جەنابەت وەکو مامۆستایەکی ئاینی بۆچی لەم دۆخەدا مامۆستای ئاینی دەکرێتە ئامانج؟ بەبێ گومان یەکێک لە هۆکارەکان ئەوەی مامۆستایانی ئاینی هەمویان یەکنی. یعنی ئەوەی کە من لە حیزبەکەی خۆم ئەوەی عایدی خۆم ئەگەر هەر غەڵەتێکی هەبێ غەڵەتەکەی بۆ ئۆپۆشم، ئەوەی تریان ئەگەر لە حیزبەکەی بەرامبەرە هەر غەڵەتێکی هەبێ بۆیە پۆشێ. ئەگەر ئێمە مامۆستایانی ئاینی بەڕاستی یەک دەستانە دەست بخەینە یەکەوە و بە یەک چاو تەماشای یەکتر بکەین بەڕاستی لە سەتا من ئەتوانم بڵم لە 90 گەلی کورد لەگەڵ مامۆستایانی ئاینیە و ڕێز و تەقدیر و شکۆمەندیان هەیە بۆ مامۆستایانی ئاینی و ئەو مامۆستایانەی کە بەڕاستی لە مزگەوتەکانیان سوکایەتیان پێ ئەکرێ لێیان ئەدرێ لە مزگەوتەکان دوورەخرێنەوە بەڕاستی ئەو مامۆستایانە هیچ گوناه و تاوانێکیان نییە ئیلا ئەوە نەبێ کە ئەڵێن خی پەروەردگاری ئێمە ئەڵایە بەڕاستی و ئەوانەی کە لێشیان ئەدەن بەڕاستی عایدی دەسەڵاتن یعنی یە حیزبێک لە حیزبەکانی دەسەڵات ئەجینە کەسێکی فەقیر بەڕاستی ناتوانێت بێ سوکایەتی بە مامۆستایە بکە لە مزگەوتێکە ئەگەر دەسەڵاتێک لە دەسەڵاتەکان بەڕاستی لە پشتیانەوە نەبن. بۆیە ئەگەر ئێمەی مامۆستایانی ئاینی لە هەر شوێنێک سوکایەتی بە مامۆستایان کرا لە هەر شوێنێک عەزیەت و ئازابیان درا لە هەر شوێنێک ناڕەحەت کران ئەگەر ئێمە دەست بخەینە دەستیەکەوە و پشت بەخوای پەروەردگار پاڵپشتی لێ بکەین بەڕاستی دەسەڵاتیش ناتوانێت هیچی تر سوکایەتی بە مامۆستایانی ئاینی بکە بەڕاستی هیچی تر ناتوانن بەڕاستی بۆ ئەگەر هەر مۆزەفێکی تر لە دایرەکەی خۆیە ئەگەر سوکایەتێکی پێ بکرێ ئەخرێتە مەحکەمەوە و ئەیدەن بە دادگا و حاکم محکەمەیەکە و لەوانەیە بۆ چەند ساڵێک و بۆ چەند مانگێک بەڕاستی ئەم کەسە محکەمە بکرێ و حکم بدرێ لەبەر ئەوەی لە دایرەکەی خۆیدا
سوکایەتی پێکراوە من لە مزگەوتەکەی خۆما کە شوێنی دەوامی خۆمە ئەگەر کەسێک بێ پەلامارم مالێم بدا سوکایەتیم پێ بکات بۆم نییە قسە بکەم بۆ ئەی کاکە لە هەمان کاتە منیش مۆزەفی حکومەت و لە دایرەکەی خۆمە و لە شوێنی دەوامی خۆم کەسێک هاتووە سوکایەتی پێ کردوم و ناڕەحەتی کردوم من و فەرمانبەرێکی ترکە لە شوێنەکەی خۆیدا سوکایەتی پێکرێت جیاوازیمان چییە؟ کەواتە ئەگەر حکومەت دەسەڵات بە یەک چاو تەماشای مامۆسایانی ئاینی بکە لەگەڵ مۆزەفەکانی ترە بەڕاستی هیچ کەسێک ناتوانێت بە بچووکترین ئاماژە سوکایەتی بە مامۆسایانی ئاینی بکە نەوەک ئەوەی هەتاکو ئەوەی ئێستا گەیشتوتە ئەوەی مامۆسایانی ئاینی لە میحرابەکان و مینبەرەکانی خۆیان ناشەیی دەکرێن و ئەکوژرێن تیرۆرەکرێن یعنی وەکو جەنابەت ئاماژە پێدا هەوڵ ئەدرێ ڕیشی پیرۆزیان بسووتێندرێ بەڕاستی ئەمە بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە دەسەڵاتی کوردی پاڵپشتی مامۆستایان نییە ئەو دۆسیانی کە مامۆستایان سوکایەتیان پێکراوە هەتاکو ئێستا هۆکار چییە ئەم دابڕانە ئەم بۆ منە لە یەکتر دوورە و دەسەڵات پشتی مامۆستای ئاینی ناگرێ هۆکار چیە لە بین دەسەڵات و مامۆستای ئاینیا دروست بوو ئەگەر لە کەوانەیەکا بڵین لە ڕابردووە ئەم لە یەکتر حاڵی بوون و لە یەک نزیک بوونە بوونی هەبوو بێ لە ئێستاە بۆچی ئەم دابڕانە دروست بووە ئەوەی کە من لێ حاڵی بووم ئەوەیە بەڕاستی ئەگەر ئەو مامۆسایی کە سوکایەتی پێکرێ لە حیزبی دەسەڵات بێ ئایدی دەسەڵات بێ دەسەڵات هەموو شتێکی بۆ هەر لە ئاسایش و پۆلیس و هەموو شتەکانی خاتە خزمەت هەتاکو مەحکەمەش بۆ ئەوەی حەق و مافەکەی بۆ بستێنێتەوە بەڵام ئەگەر لە حیزبەکەی خۆی نەبێ ئەوە دەسەڵات خۆی لێ ئەخەوێنێ یاخود کەیسەکەی بەلایەکی ترە ئەبا یاخود ئەو کەسانی کە ویستویانە ئەو سوکایەتی پێ بکەن وریانەکە و هەتاکو هەر کەس نایاندۆزێتەوە نازانم چیشیان لێ هاتۆ بەڕاستی بۆیە بەڕاستی ئەگەر دەسەڵات پشتیوانێکی تەواوی مامۆستایانی ئاینی بێ هیچ کەسێک ناتوانێت بەڕاستی بچووکترین سوکایەتی بە مامۆستایانی ئاینی بکە مامۆستا ئەو پرسیارە دووبارەکەمە بۆچی لەم دۆخەدا دەسەڵات مامۆستای ئاینی دەکاتە ئامانج جەنابەت ئاماژت بەوەدا کە پەیوەندی بە نەبوونی یەکبوونی و یەکریزی و تەبایی نێوان مامۆستایان خۆیانەوە هەیە بەڵام ئەگەر ئێمە بزانین هەر تەنانەت لە 25 ساڵی ڕابردوودا هەموو حیزبێک تەنان ئەو حیزبانش کە بانگەشەی بێخوایی و بێدینیژەکەن هەر بۆ پاراستنی خۆیان بۆ ڕووکەشی خۆیان تەنانەت مەلاشیان هەبووە حتا ڕێکخراویان داناوە بۆ ئەوەی کە مەلاکانیان تیا جێبکەنەوە ینی لە ڕابردووشدا ئەم جۆرە لە نەبوونی تەبایی یەکریزی نێوان مەلاکان بوونی هەبوو بۆ منە ئەتوانین بڵێن لە 150 مەلایەک سەر بە حیزبێک بووە لە 120 سەر بە حیزبێکی تری بووە بەڵام بۆچی لە ڕابردووە مەترسی یام هەوڵی تیرۆرکردنی مامۆستانەوە بەڵام لە ئێستا لەم دۆخەیان بوونی هەیە پەیوەندی بەشتی ترەوە نییە کە لەم دۆخەیان دەست ئەبرێ بۆ مامۆستای ئاینی و هەوڵی تیرۆرکردن و دوورخستنەوە و ڕیشسووتان و ئەم شتانەیە درێ خۆی کێشەکە ئەوەیە ئەو کاتێک کە سوکایەتی بە هەر شێوازێک بە مامۆستایانی ئاینیەکرێ دەسەڵات دێتە دەنگ ئەڵێ ئێمە پشتیوانی و پارێزگاری لە مامۆستایانی ئاینیەکەین بەڵام لە هەمان کاتە ئەو مامۆسایانی کە سوکایەتیان پێکرێ هەتاکو کە تیرۆرەکرێن زۆر کاتی وا هەیە لەلایەن دەسەڵاتەوە تۆمەتێکیان بۆ دروست دەکرێت زۆر مامۆستامان بینیوە تیرۆر کراوە و لە کەناڵەکانی حیزبی دەسەڵاتەوە باسی ئەوە کراوە کە فڵان مامۆستا کێشەی کۆمەڵایەتیە و فڵان مامۆستا کێشەی کۆمەڵایەتیە لە هەمان کاتە ئەگەر دەسەڵات بیەوێ مامۆستایانی ئاینی بپارێزێ بەڕاستی هیچ کەسێک ناتوانێت دەستیان بۆ درێژ بکە ئەنجا ئێمە ناڵین هەموو شتەکان دەسەڵات لە 100% ڕاستەخۆ یان بەبەر چاوی خەڵکەوە دەسەڵاتە لەوانەیە دەسەڵات شتێک دروست بکە دوایی بڵێ ئێمە ئاگامان لێی نییە بەڵام ئەوەندە هەیە ئەگەر دەسەڵات لە 100% دیفاع لە مامۆستایان بکە پاڵپشتی لە مامۆستایان بکە نەخۆت هەر لە مامۆستایانی ئاینی لە هەر کەسێکی تر بکە لە کۆمەڵگاکەی خۆیدا بەڕاستی ئەو کوشتن و بڕینەی کە ئەمڕۆ لە کوردستانە هەیە بەڕاستی ڕوونادا ئێستا دوێنێ نێزیکەی 7 کەس کوژراوە لە کوردستانە لەم سەراوسەری کوردستان بەڕاستی ئەگەر لێپرسینەوە هەبێ بەڕاستی ئەم کوشتنە عەشواییە و ئەم کوشتنە هەڕەمەکیە بەڕاستی نامێنێ و ئەگەر ئێمە مەحکەمەکان دایرەکان دادگاکان ببینین ئەگەر کەسێک سوکایەتی بە مامۆستایەکی ئاینیە کەسێک ئەوێ مامۆستایەکی ئاینی تیرۆر بکە ئەگەر مەحکەمەیەکی عادیلانە هەبێ ئەم کەسە حکمی خۆی وەرگێ بەڕاستی سەتەها کەسی تر
لەم حکومەوە بەڕاستی عاقڵە بن کەس ناتوانێت دەست بۆ مامۆستای ئاینی درێژکە بەڕاستی. مامۆستا وەکو پێشە جەنابەت ئاماژت بەوەدا کە مامۆستای ئاینیش هاوشێوەی هەر فەرمانبەرێکی تری دەوڵەت کار بۆ ڕاپەڕاندنی ئەرکەکانی دەوڵەت دەداکاوە هەوڵەدا کۆمەڵگە بەو شێوەی کە هەر یەکێکیان هەوڵی ئەوە ئەدا کۆمەڵگە بڕازێنێتەوە. مامۆستای ئاینیش یەکێکە لەو چینە زیندوانەی ئەو توێژە زیندوی کە یەکێکە لەوانی کە کۆمەڵگەی ڕاگرتووە و خزمەتێکی زۆری بە کۆمەڵگە کردووە. هەرچین و توێژێکیش دەبێت ڕێز و شکۆی خۆی هەبێت لە کۆمەڵگەدا ئەو ڕێز و شکۆیش بە یاسا و عرف ڕێک خراپێ. ئەم یاسا و عرفە بۆ مامۆستای ئاینی هەیە و ڕێک خراوە یان مامۆستای ئاینی لەو بوارشدا مەحروم و بێبەش کراوە. ئەگەر جەنابەت لەوە پێش باست کرد مامۆستایانی ئاینی بەڕاستی لە سەدەکانی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا بەڕاستی ڕێز و تەقدیر و تایبەتمەندێکی تریان هەبەوە بەواتایەکی تر بەڕاستی یعنی وەکو ئەوەی کە چۆن ئێستا پەرلەمانتارەکانڵن حەڤانەی خۆیان هەیە و کەس ناتوانێت دەستیان بۆ بەرەی مامۆستایانی ئاینی ئاوا بوون بەڕاستی. بەڵام وەک دەسەڵاتی کوردی هاتووە و دەسەڵاتی کوردی بەڕاستی ئەو کەلێنەی دروست کردووە کە خەڵک لە مێولەوێ سوکایەتی بە مامۆستای ئاینیەکە مامۆستای ئاینی تیرۆرەکە ئەجینە مامۆستایانی ئاینی بەڕاستی لە ساڵانی ڕابردوودا لە پێش دەسەڵاتی کوردیدا لە پێش ئەم 27 ساڵ 28 ساڵەدا بەڕاستی مامۆستایانی ئاینی هیچ کەسێک نەیتوانیوە دەستی تەشیر و دەستی خراپەیان بۆ درێژ بکە بەڕاستی نەوەک ئەوەی کە تیرۆریان بکە نەوەک ئەوەی کە توهمەیان بۆ دروستکە نەوەک ئەوەی کە مامۆستایانی ئاینی بێسەر و شوێن بکرێن هیچ کەسێک نەزانێت لە کوێن بەڕاستی. ئێستا ئێمە چەند مامۆستایەک بەڕاستی لە ساڵانی ڕابردوودا فڕێنراون هەتا ئێستا کەس نازانێت لە کوێن مەسیریان چی لاتە بەڕاستی. بۆیە ئەگەر مامۆستایانی ئاینی ئەگەر دەسەڵاتی کوردی ڕێز و تەقدیر و شکۆمەندی مامۆستایانی ئاینی بپارێزێ بەڕاستی هیچ کەسێک لە کۆمەڵگادا ناتوانێت تەشیر و شتی ناشیرن بەرامبەر مامۆستایانی ئاینی بکە. بۆیە من هەموو شتەکان بۆ دەسەڵات دەگێڕمەوە ئەگەر دەسەڵات لە هەموو کایەکانی ژیانیا پارێزگاری لە تاکەتاکەی کۆمەلگا بکەن و پاشانیش مامۆستایانی ئاینی لەو کۆمەلگایەدا یەکێکن لەو تاکانە بەڕاستی هیچ کەسێک ناتوانێت ئەو ئەشواییە ئەو کوشتنەی کە ئەمڕۆ پیا بووە لەمێ یەکێکە کوژرێ لەوێ مامۆسایەک کوژرێ لەوێ یەکێک هەڕەشەی لەکرێ لەوێ یەکێک لە میهنەکە و ئیمام و خەتیبی و مزگەوتەکەی دوورەخرێتەوە بەڕاستی ئەگەر دەسەڵات لە 100% پشتیوانی مامۆسایانی ئاینی بکەن هیچ کەسێکی تر لەمێ و لەوێ ناتوانێت تەشیر و کار و کردەوەی ناشرین بەرامبەر مامۆسایانی ئاینی بکەن. مامۆستا زۆر لەو کردەوانی کە لە ڕابردوودا بەرامبەر بە مامۆستای ئاینی گیراونەتە بەر لە نێو ئاپۆرای جەماوەرەکەی خۆیدا بووە. مامۆستایەک لە نوێژی هەینی تیرۆرەگرێ مامۆستای ڕیشی ئەسووتێنرێ یام لە نوێژی تەراویحدا ڕۆمانە فڕێدرێتە مزگەوتێک لە مزگەوتەکانی سلێمانیەوە. دەسەڵات ئەو کەسەی کە لە پشت ئەم کارەوەیە تا چەند ئەیەوێت لە ڕێی لێدان لە خودی مامۆستاکەوە ئارامی و یەکڕێزی و تەبایی نێوان موسڵمانان لە مزگەوتەکەشدا بشێنێت تا چەند ئەیەوێ ئەو بەدەمەوە چوونەی هاوڵاتیان بۆ مزگەوتەکان ئەو ئاوەدانکردنەوەی هاوڵاتیان لە مزگەوتەکاندا بشێوێنێ و وا بکە خەڵک هێندەی ڕوو لە شوێنە خراپ و ناپەسەندەکانەکە لە مزگەوت دووریان بخاتەوە بەرەو شوێنێکی نائارام و شوێنێکی خراپ پەلکێشیان بکە. ئەم هەڕەشە و مەترسیانەی سەر مامۆستای ئاینی ئەمەشی لێ ناخوێنرێتەوە. بەڕاستی ئەگەر دەسەڵات بیەوێ ئێمە یەکێک لە بەڕاستی ئێمە کوردستان ئەڵین بەرەو قەیران ڕۆیوە و لە قەیرانە لە هەموو قەیرانەکانە ئەو شتەی کە ئێمە ئەمڕۆ بەڕاستی شانازی پێ و ئەکەین ئەمن و ئەمانەتە. ئەو ئەمنەیە ئەو ئاسایشەیە کە بەڕاستی ئەمڕۆ ئێمە یەکەیەکەی خەڵکی کوردستان و غەیری کوردستانیش لە دەرەوەی کوردستانی خەڵک دێ بۆ ئەوەی لە کوردستانە ئەمن و ئاسایشێکەیە خەڵک بە ئۆقرەیی دائەنیشی. ئەگەر ئەم ئەمن و ئاسایش و ئۆقرەیە نەمێنێ بەڕاستی هەر کەسێک لە لای خۆیەوە هەر شتێکی ویزبیکە بەڕاستی ئێمە هیچ شتێکمان نامێنە کە شانازی پێ بکەین. بۆیە خوای پەروەردگاری سوبحانەهو وتەعالا لە قورئانی پیرۆزدا کاتێک کە منەت دەکا بەسەر قوڕەیشە باسی دوو شتیان بۆکە باسی ئەوەیان بۆکە الذی ئەطعمهم من جوع وآمنهم من خوف. ئەو خوای سوبحانەهو وتەعالا کە ئێوەی لە برسێتی ڕزگار کردووە و ئەو خوای سوبحانەهو وتەعالا کە ئەمن و ئاسایشی پێداون و بەرقەرار کردو بۆتان. کەواتە ئێمە یەکێک لەو شتانەی کە ئەمڕۆ لەم سەری حیزبە ڕاستەکانەوە تاکو ئەو سەری حیزبە چەپەکان هەمومان لە کوردستان ئەوەی کە حیزبیش نییە ئەوەی هەر ئیتیمایەکی تری هەیە کە هەمومان شانازی پێوەکەین ئەمن و ئەمانە. ئەگەر ئەمن و ئەمانیش نەمێنێ لە کوردستانە هەر کەسێک حەزی لە هەر شتێک بوو شانازی پێوە بکە یاخود ئەنجامی بدا بەڕاستی ئێمە هیچ شتێک نامێنێ شانازی پێ بکەین هیچ شتێک نامێنێ بڵین کاکە ئەو شتەمان هەیە و ئێمە هەمومان تیای مشتەرەکین. ئەوەی کە هەیە ئەمڕۆ میلەتی کورد
خەڵکی کوردستان هەمووی تیای مشتەرەکە بەڕاستی ئەو ئەمن و ئاسایشەیە دوعاکەین خی پەروەردگار لێمان تێکنێ ئەگەر لێمان تێکچێ بەخوا لە پێش هەموو کەسێکەوە لە دەسەڵاتداران تێگەچێ ئەنجا خەڵکی فەقیر و هەژار بەڕاستی هەمووی تیا ئەچێ بۆیە ئەبێ دەسەڵاتداران لە هەموو کەس بە خەم ئەمن و ئاسایشی خەڵکەوە بن بۆ ئەوەی کورسەکەی ئەوان جێیەکەی ئەوان لەق نەبێ هەتاکو ئەوەی کە خەڵکی تریش بەڕاستی نەفەوتێ بەناحەق تیرۆر نەکرێ بەناحەق نەکوژرێ هەتاکو هەمومان لەم کوردستانەدا بەخۆشی بە خۆشببختی ئینشاءڵا بژین. بەڵێ مامۆستا هەمیشە مامۆستای ئاینی کەسێکی تەواو مەدەنیە کەسێکە تەواو مەدەنی دەرەکەوێت لە شوێنێکیشدا ئەرکو وەزیفەکەی ڕائەپەڕێنێ کە زۆر مەدەنیە کە ئەویش بریتە لە مزگەوت ناکرێت بۆم بە شێوەیە لە شێوەکان دەستگا و دامەزراوەیەک مامۆستای ئاینی بپارێزێت کاتێککە مامۆستای ئاینی پاسەوانی نییە دەمانچە هەڵ ناگرێت بۆن مونە حیزبێ لە پشتیەوە نییە لەم کاتەیە نابێت دامەزراوەیەکە بێ یاسایەکە بێ شوێنێکە بێ ڕێکخراوێکە بێ ئەم مامۆستای ئاینیە ئەم کەسە زۆر مەدەنیە کە هەم خۆی مەدەنیە هەم لە شوێنێکی مەدەنیا ئیش بکە بیپارێزێ خۆی بەڕاستی ئەبێ ئێمە ئەوە بجێڕینەوە بۆ حکومەت و پەرلەمان ئەگەر یاسایەک هەبێ یاسایەک دەرچێ پارێز وەکو ئەوەی کە دایە ناو بۆ پارێزگاری لە وەزیرەکان لە پەرلەمانتارەکان ئەگەر بۆ مامۆسایانی ئاینیش دەرچێ بەڕاستی یعنی ئەوەی کە ئێستا هەیە قەناعەتم وایە لە سەد کەمەکە ئەو کێشە و ناڕەحەتیانەی کە بەرامبەر مامۆسایانی ئاینی ئەگرێتە بەر ئەو تەشیر و عەزێت و ئازارانە ئەو تیرۆرکردنی مامۆسایانی ئاینی کە ئەکرێ ئەگەر لە پەرلەمانەوە یاسایەک دەرچێ بۆ پارێزگاریکردن لە مامۆسایانی ئاینی بەڕاستی هیچ کەسێک ناتوانێ قسەیەکی ناشیرن بە مامۆسایانی ئاینی بڵێ ئێمە مامۆسایانی ئاینی جاری وایە کابرا سعات دوی شەوە لە گەرمەی خوا یەکێک دێ لە دەرگایە نازانی کابرانیەتی چییە لەوانەیە تۆ دەرگاکەی لەکەیت و کابرا دەستڕێژێ تفەنگی لێ بکە و دەستڕێژێ فیشەکە پێوەنێ بڕایتر خوێنەکە و بە هەدەرە ڕاح کەس دەڵا فڵان کەس ئەم شەو کوژراوە لە ماڵەکەی خۆیان دەرگای کردوێتەوە تاوایتر هیچ کەسی تر سبەینە لی ناکۆڵێتەوە و هەر ئەڵەن لێکۆڵینەوە بەردەوام بەڵام دوایی بەڕاستی لێکۆڵینەوەکان هیچی لێ سەوز نابێ بۆیە ئەبێ ئێمە مامۆستایانی ئاینی لە هەموو شوێنەکان پێداگیری لەسەر ئەوە بکەین کە پەرلەمانی کوردستان کارا کرایەوە یەکێک لەو شتانەی کە پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکا بەڕاستی یاسایەک بێ بۆ ئەوەی کە یاسایەک دەرچێ بۆ پارێزگاریکردن لە مامۆستایانی ئاینی بەڕاستی ئەگەر ئەم یاسایە دەرچێ بەڕاستی هیچ کەسێک ناتوانێ سوکایەتی و تەشیر و هیچ شتێکی ناشیرن بەرامبەر مامۆستایانی ئاینی بکەن. بەڵێ مامۆستا بەپێی یاسا هەرچینێک حەسانە و پارێزبەندی خۆی هەیە وەکو جەناب داماژت بەوەدا بەڵام لەم نێوەندەدا مامۆستایانی ئاینی نابینرێن هیچ یاسایەک تایبەت بە پاراستنیان هەبێ هۆکاری ئەمە کەم تەرخەمی مامۆستای ئاینی خۆیەتی لایەنە پەیوەندیدارەکانە وەزارەتی ئەوقافە حکومەتە پەرلەمانە یان بۆ منە هۆکار چییە کە تا ئێستا مامۆستای ئاینی هیچ حەسانە و پارێزبەندیەکی نییە وڵا ئەگەر دیقەت بگرین لەوانەیە لە خولەکانی پێشووی پەرلەمانە مامۆسایانی ئاینی داوای حەسانەیان کردبێ و لە لیژنەکانی ئەوقافە لەگەڵ لیژنەکانی ئەوقاف دانیشت بێتن بەڵام ئەوەیە ڕاستی ئێمە هەموو شتەکان ئەمڕۆ لە کوردستانە کە ئەکرێ بە تەوافق ئەکرێ لە بینی حیزبە سیاسیەکانە ئەو شتەی کە ئەمڕۆ حیزبە سیاسیەکان بەڕاستی نەگەیشتونە لەسەری تەوافقکەن ئەوەیە کە مامۆستا حەسانەیەک بۆ مامۆستایانی ئاینی دانێن بڕیارێک دانێن یاسایەک دەرچێ بۆی پارێزگاری لە مامۆستایانی ئاینی بکا بەڕاستی بۆیە ئەگەر ئێمە لە پێش هەموو حیزبەکانەوە مامۆستایانی ئاینی هەمومان دەست لە دەست و وەکو کوردەواریڵێ دەست لە دەست و قووەت لەخوا ئەگەر پشت بە یەک ببەسین و دەست بخەینە دەستیەکەوە هەرکەس لە ئاسی خۆیەوە یعنی زەختێک بکەینە سەر دەسەڵات سبەینێ ئەگەر پەرلەمان کاراکرایەوە ئێمە بە جوهد و توانای خۆمان ئەتوانین بڕیارێک لە پەرلەمانەوە دەرچێ بۆ ئەوەی کە ئەم بڕیارە حەسانە بێ لە مامۆستایانی ئاینی بڕیارێک دەرچێ وەکو حەسانەیەک وەکو پارێزگاریەک لە مامۆستایانی ئاینی هەتاکو ئەوەی هیچی تر مامۆستایانی ئاینی لەم لاولەولا سوکایەتیان پێ نەکرێ شەهید نەکرێن تیرۆر نەکرێن بەڕاستی بۆ ئەوەی مامۆستایانی ئاینی بەڕاستی پارێزراو بن لە ماڵەکانی خۆیانە لەوانەیە لەم سەراوسەری کوردستان خەڵکێک هەبێ تفەنگ و سیلاحی لە ماڵەکەی خۆیان هەبێ بەڵام ئەو جیلەی کە ئەمڕۆ زۆربەی زۆریان مام کە سیلاح و تفەنگ و فیشەک نییە لە ماڵەکانی خۆیانە مامۆستایانی ئاینین بۆیە ئەبێ ئێمە هەمومان مامۆستایانی ئاینی داوای ئەوە بکەین
پشت بە یەک بەستین بۆ ئەوەی کاتێک کە پەرلەمان کاراکرایەوە بڕیارێک دەرچێ ئەوەی کە حەسانەی مامۆسایانی ئاینی تیابێ بەڕاستی. مامۆستا لە وەڵامی چەند پرسیاری پێشودا و لەم وەڵامی ئەم پرسیارەشدا جەنابەت ئاماژەت بەوەدا کە نەبوونی یەکڕیزی و تەبایی و دەست نەخستنە نێو دەستی یەکتر لایەن مامۆستایانی ئاینی و هەر یەکیان بۆتە بۆ منە ئەنجام دەریان بۆ منە پلاندان ئەوەی کە کار و ئەجەندای هەر حیزبەکەی خۆی ڕائەپەڕێنێ هۆکاری ئەوەیە کە ئەم سوکایەتی و ئاڵۆزیە بەرامبەر بە مامۆستای ئاینی خوڵقاندووە. کاتێک کە جەناب و مامۆستای حیزبێکی تری ئیسلامی و مامۆستایەکی ئاینی تری سەر بە حیزبێکی عەلمانی کە هەمووتان بانگەشەی یەکخوایی و یەکتاپەرستی و یەک قورئان و یەک پێغەمبەر و یەک قیبلاکەن هۆکار چییە کە بۆ منە حیزبایەتی وای کردووە مامۆستایانی ئاینی ناکۆک و ناتەبابن بۆ منە هەر یەکەیان بۆ کۆڵێ چوو بێتنە سەنگەرێکەوە نەتوانن پشت و پەنای یەکتر بن لە کاتە ئاڵۆزەکاندا یان کاتە حەساسەکاندا. ئەزانی بەڕاستی بەو شێوەیە ئێمە مامۆسایانی ئاینی ئەگەر هەر کەسە لە حیزبەکەی خۆی دابێ ئێمە ناتوانین ڕێگری لە بەرامبەرەکەمان بکەین نابێ حیزبایەتی بکە یان نابێت لەو حیزبە دابی بەڵام ئێمە ئەڵەی وەرین ئێمە هەمومان یەک میهنەمان هەیە لە یەک وەزارەتە دەوامەکەین هەمومان بە یەک شێواز مۆزەفی یەک حکومەتین و هەمومان هەر کەسە و لە ڕێگا و لە مزگەوتی خۆمانەوە خزمەت بە شەعب و میلەت و وڵاتی خۆمانەکەین بەڕاستی وەرن با ئێمە دەست بخەینە دەستی یەکەوە بۆ ئەوەی مافی تاکە کەسی خۆمان بەڕاستی لەم وڵاتەدا بەدەست بێنین مافی تاکە کەسی خۆمان بەڕاستی لە قانونەکانی کە لە پەرلەمانەوە دەرەچێت لەو یاسانەی کە لە پەرلەمانەوە دەرەچێت با مافەکانی خۆمانی تیاجێ بکەینەوە با هەوڵ بدەین وەزارەتی ئەوقاف وەکو پاڵپشتێکی مامۆستایانی ئاینی کاتێک کە شتێک ئەکرێ یاخود کاتێک کە پەرلەماندا ئەنیشێ بۆ پرسێکی یاسایی با ئێمە زەختێک بکەین ئەوەی کە قورئان و سونەت ئەوەی کە خوا و پێغەمبەری خوا ئەیانەوێ با ئێمە بەو شێوەیە پشتیوانی لە یەک بکەین بەڕاستی هەرچەندە با حیزبەکانمان ئەوەشیان پێ ناخۆش بێ بۆ لەبەرەوەی ئێمەی مامۆسایانی ئاینی ئەبێ ڕەزامەندی خوا و پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم لە پێش هەموو شتێکەوە بێ ئەگەر ئێمە بەو شێوەیە بیرمان کردەوە مەسلەحەتی حیزبەکانمان خستە دوا مەسلەحەتی ئەو مەسلەحەتەی کە خوا و پێغەمبەری خوا ئەیەوێ ئەو ژیانەی کە بۆ خۆمان ئەمانەوێ بەڕاستی بە ژیانێک بژین بە ژیانێکی ئارامانە و ئەمینانە و ئاسایشانە بەڕاستی ئەو کاتە حیزبەکان ناتوانن زۆری لە ئێمە بکەن بۆ ئەوەی کە ئەو ئەگەر کێشەیەک ناڕەحەتیەک لە بەینیانە هەبێ ئەوە ناتوانن زۆری لە ئێمە بکەن بەڵام ئێمە ئەگەر تەماشای مەسئولەکانمان لەسەر و خۆمانەوە بکەین ئەوان چیان بوو ئێمە ئەوە جێبەجێ بکەین بەڕاستی هەتاک و قیامەت دێ ئێمە مامۆسایانی ئاینی ناتوانین یەکتر بگرین بۆیە من تەکی دەکەمەوە لەوەی کە مامۆسایانی ئاینی ئەگەر بیانەوێ پارێزراو بن لە ماڵەکانی خۆیانە لە مزگەوتەکانی خۆیانە لە مینبەرەکان و میحرابەکانی خۆیانە بەڕاستی ئەبێ دەست بخەنە دەستی یەکەوە و پشتیوانی لە یەکتر بکەن پشتیوانیش بەوە نا بەیان نامەیەک لە کەناڵێکی ڕاگەیاندنەوە یاخود لە فەیسبوکەوە لە سایتێکی ئەنتەرنێتەوە نەخێر ئەبێ ئێمە بەڕاستی بە سەتاسەد پشتیوانی لە یەک بکەین بینە سەر جادە بۆ حەق و مافەکانی خۆمان بەڕاستی داوا بکەین شەرم لە هیچ کەسێک نەکەین بەڕاستی. بەڵێ مامۆستا باواز لە حیزب و لایەنەکانی تر بێن ئێوە وەکو ئەنجومەنی بانگواز و زانایانی کۆمەڵی ئیسلامی تا چەند ئەم جیاوازیەتان لە نێوان خۆتاندا لاتان بردووە تا چەند ئێوە بە یەک چاو سەیری زانایەکی ئاینی سەر بە هەر حیزبێک بە یا بێلایەن بێ لەگەڵ زانا و ئەندامێکی خۆتاندا ئەکەن و هەوڵ ئەدەن هەردووکیان بە یەک چاو سێر بکەن و هەردووکیان بێ جیاوازی بە دوای مافەکانیان نابڕۆن. ئێمە بەڕاستی لە واقع و لە ئەو شتانەی کە ڕابردووە بەڕاستی بە سەلماندوومانە بەڕاستی ئەوەی کە پێمان کرابێ بۆ خزمەتی مامۆسایانی ئاینی بەڕاستی کردومانە و بەبێ جیاوازی بە یەک چاو تەماشای مامۆسایانی ئاینیمان کردووە هەر شتێک خزمەت بوو بێ بۆ مامۆسایانی ئاینی بەڕاستی کەم تەرخەمیمانتیا نەکردو و بە بەشێک لە دینداری و موسڵمانەتی خواناسی خۆمان زانیوە ئێمە لە ناوەندی زانایان و بانگەواز ئەو لیژنەیە کە ئێستا لە وەزارەتی ئەوقاف بۆ ڕێخستنی وتاری هەینی و مزگەوتەکان ڕێکخراوە ئێمە لەگەڵ ئەو لیژنەیە کۆبووینەتەوە و داکۆکیمان لە کۆمەڵێ یعنی 6 خاڵمان پێشکەش کردوون بەو لیژنە بەڕێزە
کە هەمویان داکۆکی بووە لە مامۆستایان و لە مافەکانی مامۆستایانی ئاینی بەبێ ئەوەی ئێمە جیاوازی بکەین لە یەک مامۆستای ئاینی لەم سەری کوردستان هەتاکو ئەو سەری کوردستان ئێمە بە شایەدی خەڵکی تر ئەو شایەدیان داوە کە ئێمە بەڕاستی بەڵێ لە حیزبێکی سیاسیین وەکو کۆمەڵی ئیسلامی بەڵام لە کاری خۆماندا بۆ خزمەتی مامۆستایانی ئاینی بەڕاستی کەم تەرخەمیمان نەکردو و هەموو مامۆستایانی ئاینیمان بە یەک چاو تەماشا کردو. بەڵێ مامۆستا هەر وەزارەتێک پەیوەست بە کاروباری خۆی پەیوەست بە ژێردەستەکانی خۆی دڵسۆز و وەکوڵێ بەدەمەوە چووە کاتێک کە ئێمە بینین ئاویزەی بچووگە گیرێتەوە وەزیری کشتتوکاڵ تەنانەت جەژن لە نێو ماڵ و مناڵی خۆیدا ناکات و ئەچێ بۆ ئەو مححوەرە بۆ ئەوەی هەوڵەدا تا بە دڵسۆزی خۆی و بە سووربوونی خۆی ئەو کێشەیە چارەسەرەکە تەنان محاویلەیەکی کارەبا لە گەڕەکێکدا ئەسووتێ وەزارەتی کارەبا دێتە سەرخەت و هەوڵی چارەسەرکردنیەدا بەڵام سەیرەکەین لە ئاز ئەم مامۆستا ئاینیە پێشنگانە وەزارەتی ئەوقاف زۆر کەم تەرخەمە تەنانەت بۆ منە لەوەچێ بە ئیدانەکردنێکیش هەوڵ بە بەیاننامەیەکیش نەتوانێت ئیدانەی تیرۆرکردنی مامۆستایەکی ینی بکە هۆی کەم تەرخەمی وەزارەتی ئەوقاف بەرامبەر بە چینێکی زیندوی نێو وەزارەتەکەی خۆی کە مامۆستای ئاینیە بۆچی ئەگەڕێتەوە ئێمە ئەگەر دیقەت بگرین بەڕاستی وەزارەتی ئەوقاف زۆر کات ئەگەر کێشەکان دروست بێ ئەگەر سوکایەتی بە مامۆستا ئەکرێ مامۆستایەک لە هەر شوێنێک تیرۆرەکرێ دێن و بەیاننامەیەک ئەنووسن بەڵام وەکو پێویست نییە یعنی بەو بەیاننامەیە منیش دەتوانم بینوسمێکێکی تریژەن دەتوانێت بینوسێ ڕێکخراویشی دەتوانێت بینوسێ وەزارەتی ئەوقاف لەبەر ئەوەی ئەم کەسە کە مۆزەفی ئەو وەزارەتەیە لەو وەزارەتەیە خزمەت بە میلەتەکەی خۆیەکە بە وڵاتەکەی خۆیەکە ئەگەر خزم و کەسی ئەم کەسە کاتێک کە تیرۆر کراوە کە سوکایەتی پێکراوە بێدەنگی لێ بکەن نابێ وەزارەتی ئەوقاف بێدەنگی لێ بکە ئەبێ وەزارەتی ئەوقاف لە هەموو کەسێک لە کەسە نێزیکەکانی مامۆستایانی ئاینی مۆزەفەکانی خۆی سوورتر بێ بۆ ئەوەی حەق و مافی مامۆستایانی ئاینی ببچڕێ بۆ هەتاکو و مامۆستایانی ئاینی بێ مشکیلە بێ بەڕاستی وەزارەتی ئەوقافیش بێ مشکیلەترە بێ و ئەبێ وەزارەتی ئەوقاف بیر لەوە بکاتەوە بەڕاستی ئەگەر هەتا ئێستا وەکو بەنەمەتێک یاخود بە هەناسەیەکی حیزبایەتی بیریان کردوێتەوە بەڕاستی ئەبێ لەمە دووە ئەوە واز لێبێنن ئەبێ بە یەک چاو تەماشای مۆزەفەکان تەماشای مامۆستایانی ئاینی خۆیان بکەن لەبەر ئەوەی ئەم مامۆستایە کاتێک لەو میحراب و مینبەرەیە خزمەتی خەڵکەکە بەبێ جیاوازی یعنی جیاوازی ناکە لە ناو خەڵکە ئەمە فلان حیزبە ئەوە فلان حیزبە مادەم ئەم مامۆستایە لە شوێنەکەی خۆی بەو دڵسۆزی خزمەت دەکە ئەبێ ئەو وەزارەتش بەڕاستی بەو پەڕی دڵسۆزی و بەو پەڕی پێداگیری لە مافەکانی مامۆستایانی ئاینی لە هەر شوێنێک سوکایەتی بە مامۆستایانی ئاینی ئەکرێ پێش هەموو کەسێکە بێ وەزارەتی ئەوقاف بێتە سەرخەت داکۆچی بکە لە مافەکانی مامۆستایانی ئاینی لەوانەیە ئەوەی کە وەزارەتی ئەوقاف و وەزیری ئەوقاف بۆی بکرێت لە داکۆچیکردن لە مامۆستایانی ئاین و لە مافەکانی مامۆستایانی ئاینی بەڕاستی کەسێکی تر لە دەرەوەی حکومەت ئەوەی بۆ نەکرێ بۆیە زۆر زەرورە وەزارەتی ئەوقاف ئەوەی کە ڕۆییوە ئەوە تازە ڕۆییوە ئەوەی کە ئێستا هەیە بەڕاستی ئەبێ وەزارەتی ئەوقاف زۆر داکۆکی بکات لەگەڵ ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بەو کێشە و قەزێ و ناڕەحەتیانەی کە بەرامبەر مامۆستایانی ئاینیەکرێ بەڕاستی ئەبێ زۆر پێداگیر بن بۆ ئەوەی حەق و مافەکانی مامۆستایانی ئاینی مامۆستا یەکەم پرسیار باسمان لە ئەرکی مامۆستای ئاینی کرد باسمان لەوە کرد کە مامۆستای ئاینی بە جیاواز دەموو کارمەندێکی تر وەکو لە 24 سەعاتەی شەو و ڕۆژ لە خزمەتی هاوڵاتیاندایە هەوڵی یەکڕیزی و تەبایی و خۆشببختی کۆمەلگەدا بەڵام لە بەرامبەر ئەرکی مامۆستا بۆ کۆمەلگەش بۆ پاراستنی مامۆستای ئاینی چ ئەرکێکی دەکەوێتە سەرشان چۆن کۆمەلگە جەماوەر مسلمانان هاوڵاتیان شکۆ و ڕێزی مامۆستای ئاینی بپارێزن و نەهێڵن کە دەستێکی نابەرپرز شکۆ و ڕێزی مامۆستای ئاینی بشکێنێت بەڕاستی ئەمە بۆ ئەوە ئەگەڕێتەوە ئەگەر مامۆستایانی ئاینی لە شوێنەکانی خۆیاندا لە گەڕەکەکانی خۆیاندا لە شارەکانی خۆیاندا ئەو خەڵکەی کە لە چواردەوریان ڕێز و تەقدیرێکی تایبەتیان لێ بگرن بەبێ جیاوازی کابرا بڵێ بەخوا مامۆستا فلان حیزبەیە من لەبەرەوەی لەو حیزبیان بە چاوێکی تر تەماشایەکە ئەم کەسە خەڵکی لە کۆمەلگادا ئەبێت تەماشای دڵسۆزی مامۆستایانی ئاینی بکەن ئەم مامۆستایە چەندە دڵسۆزە بۆم خەڵکە ئەبێ ئەم خەڵکەش ئەوەندە دڵسۆز بێ بۆ لەبەر ئەوەی بەڕاستی
ئەگەر بمانەوێ مامۆستایانی ئاینی شکۆ و قەدریان بپارێزرێ بەڕاستی ئەبێ لە پێش هەموو کەسەوە خەڵکە نێزیکەکانی خۆی ئەو کەسەی کە لە مزگەوتەکەیان نوێژەکە ئەو کەسەی کە دراوسەی مامۆستای ئاینی ئەو کەسەی لە گەڕەکەکەیەتی ئەو کەسەی کە مامۆستای ئاینی هەڵسوکەوتی لەگەڵاکە ئەبێ ئەمانە ڕێز و تەقدیری مامۆستای ئاینی بپارێزن لەوانەیە ئەگەر کەسێکی تر ئەگەر ئەم خەڵکە ڕێز و تەقدیری مامۆستای ئاینی لە نێزیکەوە بپارێزن خەڵکێکی تر نەتوانێت لە دوورەوە بێت و سوکاتی بە مامۆستای ئاینی بکە بۆیە زۆر زەرورە ئەگەر بەو چاوە هەر کەسە و هەر مامۆستای ئاینی و لە منتیقە و لە گەڕەک و لە شار و لە دەی خۆیان ئاوا ڕێز و تەقدیری لێگیرە خەڵک کابرا ئەگەر من لەم شاری سلەیمانیەم بەڵام یەکی مامۆستایەکی تر لە شارێکی ترە ئەگەر هەمومان بە یەک چاو خەڵک تەماشای کردین بەڕاستی هیچ کەسێک ناتوانێت لە کۆمەلگادا سوکایەتی بە مامۆستایانی ئاینی بکە بۆیە ئەبێ خەڵکی لە کۆمەلگادا مامۆستایانی ئاینی بە چاوی قەدر و گرانەوە تەماشا بکەن بۆ لەبەر ئەوەی مامۆستایانی ئاینی ئەو جیلەن ئەو تاقمەن ئەو کۆمەڵەن کە خوای پەروەردگار و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا کاتێک ئەم کەسە ئەچێ و عیلم فێرە بێ خوای پەروەردگار ماسیەکان لە دەریادا دوعای خێری بۆکەن و مەلایکەتەکان باڵی ڕەحمەتیان بۆ ڕائکێشن زانایانی ئاینی ئەوەندە قەدریان هەیە لە لای خوای پەروەردگار و لە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ العولەماء وەرەثەة الأنبیاء زانایانی ئاینی بەڕاستی میراتگیری پێغەمبەرانن نەکە پێغەمبەری خۆشمان عەلەیهی سەڵات وسەلام کاتێک چین و توێژێکی تر غەیری مامۆستای ئاینی دەڕژێتە سەر جادەیە دەچێتە بەردەم دامەزراوەیەکی حکمی بۆ داواکردنی مافەکانی خۆی ئایا خوێندکارە مامۆستای مەکتەبە یا پارێزەر و کەمەندام و خاوەن پێداویچە تایبەتیەکان هەستەکەین لەو ڕێپێوانە یام ئەو ناڕەزایەتی دەربڕینە مامۆستای ئاینیش وەکو دڵسۆزێکی کۆمەڵگە حزوری هەیە و هاوشانی ئەوان داوای مافەکانی ئەوانەکە بەبێ ئەوی بۆ خۆی بێ بەڵام لە بەرامبەردا کاتێک کە مامۆستای ئاینی شتێکی وەکو ئەم ڕووداوانەی ڕابردووی لێ ئەقەومێ و مامۆستای ئاینی تیرۆ دەکرێت و ئەچنە سەر جادەکان کەمتر ئەم چین و توێژانی تر ئەبینین کە لەگەڵ مامۆستای ئاینیە هاوشێوەی ئەوان بێن ئەوانیش داوای ماف بۆ مامۆستای ئاینی بکەن ئۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە واللهی ئەوە بەڕاستی بۆ ئەگەڕێتەوە یعنی ئەوە ئەگەیەنێ کە کۆمەڵگا بەو شێوەیە کە مامۆستایانی ئاینی هاوخەمی خەڵک کۆمەڵگای کوردەواریە بەو شێوەیە غەیری مامۆستایانی ئاینی لە کۆمەڵگادا هاوخەمی مامۆستایانی ئاینی نین و خەم لە کێشە و ئەو کێشە و شتانەی کە بەسەر مامۆستایانی ئاینیدا دێ خەڵکی بەو شێوەیە خەفەت یاخود بیر لە کێشە و ئەو بەڵاو موسیبەتانەی کە بەسەر مامۆستایانی ئاینیدا دێ خەڵک بەو شێوەیە بیر ناکاتەوە بەڵام ئێمە بەڕاستی وەکو مامۆستایانی ئاینی ئەوەی کە لە دینەکەمان فێربووین و لە قورئان و سونەت فێربووین کار و ئیشی خەڵکی بەڕاستی بە عیبادە دەزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئەگەر من ئیشی برایەکی موسڵمانم جێبەجێ بکەم لە یەک مانگ ئیعتیکافکردن و مانەوەم لە مزگەوتی خۆمان بە عیبادەت و تاعەت پێ باشترە ئێمە لە ڕوانگەی ئەم فەرمودانە و ئایەتەکانی قورئانی پیرۆزەوە داکۆچیکردن لە مافە سەرەتاییەکانی میلەتەکەی خۆمان گەلەکەی خۆمان وڵاتەکەی خۆمان بە تاعەت و عیبادەت دەزانین بەڵام ئەو کاتەی کە ئێمە ئەگەر کێشەیەکمان ئەبێ ئێمە ئەگەر دێینە سەرجادە و خەڵکی لەگەڵمان نایەنە سەرجادە لەوانەی خەڵکی بەم شێوازە بیر نەکەنەوە بەڕاستی ئێمە ئەو کاتێک کە داکۆکی لە مافی خەڵەکەکەین بەڕاستی بە تاعەت و عیبادەت و خواناسی ئەزانین بەڵێ مامۆستا هەمیشە کە سوکایەتی بە مامۆستایەکی ئاینی دەکرێت دەرفێندرێ یا دەکوژرێ یان لە مینبەر و شوێنەکەی خۆی دوورەخرێتەوە یەکسەر دەسەڵات یان بۆ منەت بە ناوی دادگا و حیزبێک تۆمەتێکی کۆمەڵایەتی تا ڕادێ بۆ دائەتاشن شتێکی بۆ دروزەکەن کە گوایە ئەم مامۆستایانە کێشەیەکی کۆمەڵایەتی لەگەڵ دەوروبەرەکەی لەگەڵ خزمێکی لەگەڵ یەکێ لە دراوسەکانیان هەبووە لە کاتێکە ئەرکی ڕاستەقینە یان بۆنە ئەرکی سەرەکی مامۆستای ئاینی ئەوەیە کێشەی کۆمەڵایەتی خەڵک چارەسەر بکە چ جایەوەی کە خۆی بچێ بۆم کێشەی کۆمەڵایەتی ئایا ئەم تۆمەت بەخشینەوەی بەرامبەر بە مامۆستای ئاینی لەلایەن دەسەڵات و ئەو لیژنەی کە دەسەڵات دیاری ئەکا شتێکی واقعی و ڕاستە ئایا ڕاستە مامۆستای ئاینی لە بریەوەی خۆی چارەسەرکەری کێشەی کۆمەڵایەتی خەڵک بێ خۆشی بێتە مایی دروستبوونی کێشەی کۆمەڵایەتی بۆ خۆی بۆ چواردەورەکەی هەموو ئەو شتانەی کە ڕوو ئەدەن ئەگەر دیقەت بگرین دەسەڵات هەموو جارێک پاساوێکی بۆ ئەهێنێتەوە بەڕاستی ئەگەر من کێشەیەکی کۆمەڵایەتیشم هەبێ
نابێ کابرا بە عشوایی بێ تۆڵی خۆی لە من بکاتەوە لەبەر ئەوەی ئێمە لە وڵاتێکە ئەژین بە حساب ئەڵەن یاسا هەیە حکومەت هەیە ئەگەر من کێشەیەکیشم هەبێ بەڕاستی با ئەو داواکارەکەم کە داوای لەسرم هەیە مدعیەکەم با لە محکەمە بەڕاستی نابێت دەسەڵات ڕێخۆشکەر بێ بۆ ئەوەی لەبەر ئەوەی فڵانکەس لە کێشەی کۆمەڵایەتی هەبووە کوژراوە تەواوە بێ ئیتر کەس باسی نەکە نەخێر ئەبێ دەسەڵات ڕێ بگرێ لەوانە من کێشەیەکم هەیە بەڕاستی ئەبێ ئەو کەسەی کە کێشەکەی لەگەڵ منە هەیە لە ڕێی یاساوە شکاتم لێ بکات لە محکەمە لە ڕێی یاساوە بانگم کە حەق و مافەقەی خۆی بستێنێتەوە نەوەک ئەوەی من لە شیرنی خەوام یاخود لە نوێژەم یاخود لە مزگەوتەکەمان بەبێ ئەوەی ئاگام لێ بێ کابرا دێ تیرۆرمەکە یاخود دێ کابرا سوکایەتیم پێیەکە ئەی ئێمە ئەگەر هەر کەسێک ڕاست بۆ و هەر شتێک ویستی ئەنجامی بدا دەسەڵاتمان بۆ چیە یاسامان بۆ چیە حکومەتمان بۆ چییە بۆیە ئەگەر خەڵکانێکیش ئەم تۆمەتانە ببەخشنەوە خەڵکانێکی باسی ئەم تۆمەتانە بکەن ئەبێ دەسەڵات ڕێ لەوە بکرێ بەڕاستی بڵێ ئێمە دەسەڵاتین هەر کەسێک هەر کێشە و مشکلەیەکی هەیە ئەوەی دادگامان هەیە و کێشەکانی خۆتان بردن بۆ دادگا نابێ هەر کەسێک ڕاست بۆ هەر شتێک ویستی بەڕاستی ئەنجامی بدە بەڵێ مامۆستا هەمیشە ئەو مامۆستایانە ئەکرێنە ئامانج کە وەکوڵێ بەڵێ بۆ ستەمکاران ناکەن مل بۆ ستەمکاران نادەن وەکوڵێ لەگەڵ ستەمکارانە نین و ناحەقی ئەوان بە حەق نازانن ئایا مامۆستای ئاینی لە مزگەوتی خۆیدا هۆکارەکەی ئەوەیە زۆر جارها لە کۆمەڵگەی خۆمانە ئەگوترێ دەمی خۆی بگرێ با سەری سەلامەت بێ یان بۆ دەمی خۆی ناگرێ هی ئەوەیە کە مامۆستای ئاینی هێندە بۆ سوکایەتی بەدەسەڵات کردووە و شتی خراپی باس کردوون یان پەیوەندی بەوەیە تەنها کە ملی بۆ نەداوە و ناحەقی بە حەق نەزانیوە بەڕاستی ئێمە وەکو مامۆسایانی ئاینی ئەوەی کە لە قورئان و سنت فێر بووین ئەوەیە هەر کەسێک زوڵم بکات لەم سەری دنیا بۆ سەری دنیا بەڕاستی ئەبێ ڕێگری لێ بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلومە ئێوە براکەی خۆتان سەرخەن ئەگەر ستەمکار بێ یاخود ئەگەر ستەمی لێ بکرێ کوتیانی پێغەمبەری خوا ئەو ئەزانین ئەوەی کە ستەمی لێ کراوە سەری بخەین ئەوەی کە ستەمکارە چۆن سەری بخەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی دەستی بگرن مەیەڵن ستەمەکە بکە ئێمە ئەگەر هەر کەسە و لە شوێنی خۆمانەوە ئەگەر بێ شەرعیەک زوڵم و ستەمێک ببینین لە وڵاتی خۆمانە ئیشارەتی پێەکەین دەسەڵاتداران ئاگادارەکەینەوە ئەڵێن کاکە بەڕاستی ئێوە ئەو زوڵمە لە فڵان شوێنەکرێ ئەو ستەمە ئەکرێ ئەی دەسەڵات ئێوە بە ئاگا وەرنەوە ئەگەر بۆ نمونە مامۆستایەکی ئاینی لە وتاری جومعەدا باسی قەیرانی دارایی بکە کاکە عیب نییە لەبەر ئەوەی ئەمڕۆ لەم سەراوسەری کوردستان خەڵک لە بەڕاستی لە بێموچەیە لە قەیرانی داراییە ئەژێ یعنی ئەبێ دەسەڵات ئەوەی پێخۆش بێ کەسانێک هەبێ یاخود کەسانێک هەیە لەو شتانە ئاگاداریان نەکاتەوە بەڕاستی کە کۆمەلگا بە عقارێکی خراپە کاتە مامۆستای ئاینی ڕۆڵێکی گەورەی هەبووە لە هۆشیارکردنەوەی جەماوەر و لەوەی کە جەماوەر نەبێتە کۆیلەی دەسەڵاتێک یا لایەنێک و بەس بەڵێ بۆ دەسەڵاتەکە بکات کەواتە مامۆستای ئاینی توانیوێتی پەیامێکی ئاشتی خوازانەی هۆشیارکردنەوە بە جەماوەر بدات و وایان لێ بکات کە هەمیشە هۆشیار بن و نەبنە کۆیلەی هیچ دار و دەستە و حیزبێک ئێمە مامۆستایانی ئاینی بە شێوازێکی تر وەکو جەنابە دەفەرمی ئەو کەسەی کە زوڵم و ستەمی کردووە کوتمانە فڵان شتە و زوڵم و ستەمە و ڕاوەستێ و هیچ کە زوڵم و ستەم مەکە ئەو کەسەی کە زوڵم و ستەمی لێکراوە کوتمانە بە شێوازێکی جوان بە شێوازێکی مەدەنیانە داوای ماف و حەقەکەی خۆ بکەرەوە بەڕاستی و هیچ کاتێک مامۆستایانی ئاینی خەڵکیان بۆوە هان نەداوە بەڕاستی بۆ ئەوەی پشێوی و کار و کردەوەی ناشرین لە وڵاتە بکەن لە نیشتیمانە بکەن لە کوردستانە بکەن بەڵکو هەر هانی خەڵکیان داوە کە ڕێز لە وڵات و لە دەسەڵاتی خۆیان بگرن مامۆستا کۆتا پرسیارم زۆر بە کورتێکە وەڵام بدەیتەوە بە چی شکۆ و ڕێز و حورمەت بۆ مامۆستای ئاینی بگێڕینەوە بەڕاستی هەتاک و دەسەڵات ڕێز و تەقدیریان هەبێ بۆ مامۆستایانی ئاینی ڕێز و تەقدیر لە مامۆستایانی ئاینی بگرن مامۆستایانی ئاینی ئەوەندە شکۆیان بەرز ئەبێتەوە لە کۆمەلگادا هەتاک و دەسەڵات و فەرمانڕەواکان بەڕاستی سوکایەتی بە مامۆستایانی ئاینی بکەن ڕێز و تەقدیر و شکۆی تایبەت بۆ مامۆستایانی ئاینی دانەنێن بەڕاستی مامۆستایانی ئاینی لە کۆمەلگادا ڕێز و تەقدیریان نابێ بەڕاستی بۆیە هەموو شتەکان بۆ دەسەڵات ئەگەڕێتەوە بە ئومێدیەوەی ئەم دەسەڵاتە ئێمە بەخۆیان بێتەوە و ڕێز و شکۆی تایبەت بۆ مامۆستایانی ئاینی دابنێ زۆر سپاس بۆ مامۆستا ناسر مستەفا بانگخوازی ئیسلامی زۆر سپاس زۆر مەحوی حەمدی لەبارەی ئەو کەسانەی کە کەسێکی بێتاوان دەگوژن دەفەرمێ ڕەبی مووی لێ بێ زمانی پەنجەکانی هەڵوەرێ
هەر کەسێ گوڵشەن بە دەردی گوڵخەنی دۆزەخ بەرێ. تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم، خواتان لەگەڵ. وإذ أنجيناكم والذي آل أنزل من السماء إنك أنت الذين يقيمون ئاهەنگی ئاوازی زێڕین کە تایبەتە بە دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بە شێوەی تیلاوە. لەم ئاهەنگەدا چەند قورئان خوێنێکی شارەزا و دەنگخۆشی شارە جیاوازەکانی هەرێمی کوردستان جۆش و خرۆشی ئاوازی کوردانە تێکەڵ بە پیرۆزیەکانی ئاسمان دەکەن. بسم الله الرحمن الرحيم يا عبادي الذين آمنوا إن أرضي واسعة وإذ أنجيناكم